سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان دواخرەوە بڕیار بوو ئەمڕۆ پەرلەمانی کوردستان لەسەر خوێندنەوەی دووەم بۆ هەموار یاسای سەرۆکایەتی هەرێم کۆبێتەوە، بەڵام لەسەر داواکاری پارتی کۆبوونەوەکە دواخرا بۆی کە لەگەڵ یەکێتی بگەنە ڕێکەوتن. ئەم شەو بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر شۆرش حەسەن مامۆستای زانکۆ لە ستۆدیۆی سەرەکی، هەروەها لە هەولێر و دکتۆر محەممەد تیانی ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق تاوتوێی ناکۆکیلایەنەکان لەبارەی پێکەنانی حکوومەت و کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بۆ ڕۆژی چوارشەمە دواخرا و یەکێتیش خۆشحاڵە بە دواخستنی. لەسەر داوای پارتی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بۆ خوێندنەوەی دووهەمی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم دواخرا. ئامانجیش لە دواخستنەکە بۆ ئەوەیە یەکێتی بەشداری کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم بکات. بە پێی زانیاریەکان ئەگەر سەرۆکی هەرێم بەبێ یەکێتی دیاری بکرێت، ئەو حیزبە مامەڵەی لەگەڵدا ناکات و دەسەڵاتی لە سنووری سلێمانیدا نابێت. بۆیە نێچیروان بارزانی مەبەستیەتی یەکێتی ڕۆڵی گرنگی لە کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێمدا هەبێت. دوای دواخستنی کۆبوونەوەکەی پەرلەمان لەتیف شێخ عومەر وتەبێژی یەکێتی لە لێدوانێکیدا بۆ میدیای فەرمی حیزبەکەی خۆشحاڵی بە دواخستنی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان دەربڕی و ڕایگەیان وەفدی یەکێتی لەسەر بنەمای جێبەجێکردنی داواکاری و داخوازیەکانی ئامادەیە بۆ درێژەدان بە گفتوگە و دانوستان. لەلایەکی دیکەوە لەبارەی ڕێگنەکەوتنی پارتی و یەکێتی، ڕۆژ نووری شاوەیس ئەندامی مەکتەبی سیاسی پارتی لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ زەمن باز لەوە دەکات لەگەڵ یەکێتی ڕێکەوتین و ئیمزاشمان کرد، بەڵام دوای 2 ڕۆژ پابەند نەبوون. پاشەکشەیان لە ڕێکەوتنەکە کرد و بۆ چوونێکی تازەیان هێنایەکایەوە. ئەمەش ڕۆڵی لە دواخستنی پێکەنانی حکوومەت هەیە. هاوکات جەمیل هەورامی ئەندامی سەرکردایەتی یەکێتی لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ دەنگی ئەمریکا ڕایگەیان پارتی پێشێکێتی بە مەبەست ڕێکەوتنی لەگەڵ گۆڕان کرد بۆ ئەوەی ئاژاوە لە سلێمانی دروست بێت، بەڵام ئێمە خاڵی هاوبەشمان لەگەڵ گۆڕان زۆرە و دەنگدەرەکانمان یەکن. لەبارەی پێکەنانی حکوومەت بەبێ ئەو حیزبە ئەندامەکەی سەرکردایەتی یەکێتی ئاماژە بەوە دەکات ئەگەر حکوومەت بەبێ یەکێتی پێکات، ئێمە لەگەڵ دوو ئیدارەی نین، بەڵکو ئەو کات دەتوانین لا مەرکەزیەت وەرگرین و دەسەڵات و داهاتی ئەم ناوچەیە هەمووی بۆ دەڤەرەکە دەبێت. ڕێگنەکەوتنی پارتی و یەکێتی لەبارەی پێکەنانی حکوومەت و کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم لە کاتێکدایە ماوەی 6 مانگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام دراوە، خەڵکی کوردستانیش چاوەڕێ بوون حکوومەت پێک بێت و دۆخی هەرێم ئاسایی بێتەوە، بەڵام ناکۆکیەکانی پارتی و یەکێتی دۆخەکەی ئاڵۆستر کردووە و جارێکی دیکە سیما و شوێنەواری دوو ئیدارەیی زیاتر ڕەنگی داوەتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کاک دکتۆر شۆرش بەخێر بێنە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. باز لەو بکەین لە ڕووی یاساییەوە دەکرێت کاتێکی کراوە لە بەردەم لایەنەکان هەبێ بۆ پێکەنانی حکوومەت لە کاتێک ئێمە 6 مانگ هەڵبژاردن کراوە، بەڵام تا ئێستا وادەی پێکەنانی حکوومەت دیار نییە. بەڵێ سوپاس بۆ تۆ، سڵاو لە بینەرانی خۆشەویستی کەناڵەکە. ئەم مەسەلەی پێکەنانی حکوومەت لە ئەنجامی هەڵبژاردنێک کە هەڵبژاردنێک پرۆسەیەکی دیموکراسی ئەنجام دەدرێ بۆ ئەوە کە گەل تعبیر لە ئیرادەی خۆی بکە، نوێنەرانی خۆی هەڵبژێرێ. پێویستە پرۆسەکە دوای ئەنجامدانی هەڵبژاردن پرۆسەکانی تر دانیشتنی پەرلەمان، هەڵبژاردنی سەرۆکایەتی پەرلەمان، پێکەنانی حکوومەت ئەمانە لە ماوەی قانونی خۆی لە ماوەی یاسایی خۆی دیاری بکرێت، منجام بدرێت. بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی لە شوێنێکی وەکو هەرێمی کوردستانی یا عێراقیش کە چەند حالەتێک ئەمە ڕوویداوە یاسا سەروەر نییە، لایەنە سیاسیەکان پێکاتە سیاسەکان ڕێز لە یاسا ناگرن، ڕێز لە دەستور ناگرن، بەقەت ئەوەندەی لە خەمی بەرژەوەندی و کێشەکانی خۆیانن، بۆیە پێشێری یاسا و سەروەری یاسا و دەستور دەکەن. ئێمە مەسەن لە عێراق لە 2000 هەڵبژاردنی 2009 بوو وابزانم لاوەیە، پاش ئەوەی کەوا ماوەیەکی زۆر دوای هەڵبژاردنەکە دانیشتنی پەرلەمان بەکراوەی بەجێهێررا،
سکاڵا کرا لەسەرم حاڵەتە لە لای دادگای فیدرالی باڕا دادگای فیدرالی باڕا بڕیاری دەرکرد بۆ پەرلەمانی سەرۆکی تەمەنی پەرلەمانی عێراق کە پێویستە زوو ئەم بڕیارە کۆتایی پێبێنێ ئەم دانیشتە کۆتایی پێبێنێ واتە لە دادگای فیدرالی باڵاوە بڕیارێک دەرچوو کە ئەمە دۆخێکی نایاساییە شکانی دەستورە پێویستە کۆتایی پێبێن بە هەمان شێوە ئێستا لە لای ئێمە مەسەن لە ماژینەوە لە سینەوە هەڵبژاردن کراوە بەڵام تا ئێستا حکوومەت پێک نهاتووە تا ئێستا مەسەن پەرلەمان دۆخی خۆی وەکو پێویست نهاتووە بزانێت لە حاڵ خەڵک لە کێشەکانی خەڵک کۆڵێتەوە مەشاکیلەکانی ئەوەی کە هەنووکەی ئەوڕۆ ڕوبەروی خەڵک بۆ تۆ قسە لەسەر ئەمە بکە بەلای مۆزوعی تردا چووە کە زۆر گرنگ نییە بەلای دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستانی شۆ خۆشی گرنگ نییە بۆ نمونە یاسای سەرۆکایەتی هەرێم کە لەوانەیە ئەم بەرنامەیە لەسەرەوە بێ هاتۆتەکایەوە لە کاتێکدا یاسای سەرۆکایەتی هەرێم خۆیان ڕۆژێ تەزمیری دەکەن ڕۆژێ دەیهێنەوە ئەمە چۆن دەبێ ئەمە ڕێزنەگرتنە لە مؤسساتی سیاسی ئەم وڵاتە خۆی لەلایەن حیزبە سیاسیەکانەوە پەرلەمان خۆیان ڕێز و مەکانەتی بۆ ناهێنەوە سەرۆکایەتی هەرێم خۆیان ڕێز و مەکانەتی بۆ ناهێنەوە وەکو پۆست وەکو هەیئەیەکی سیاسی ئەمان ڕێز و مەکانەتی بۆ ناهێنەوە چ زروفێکە بوو چ مبەرێکە بوو بۆی کەوا دەبێن دەسەڵاتی سەرۆکی هەرێم دابەشکەن بە پێی یاسایەکار بە ویستی بڕیاری پەرلەمان بەسەر دەسەڵاتی دادوەری و بەسەر دەسەڵاتی تەنفیزی و بەسەر دەسەڵاتی یاساداناندا لە ساڵێک دو ساڵ لەمەوە پێشدا زروفێک هەبوو پێویست بۆ بکەم و بەڕی ئەوە بکاکەوە بێتەوە ئەمە تەزمیتکەی ئەگەر بەداخەوە ئێمە شتەکان هەمووی بەمەزاجی شخصی و بەرژەوەندی شخصیمان بستۆتەوە وەک ئەوەی کەوا لە پێناو بەرژەوەندی گشتی بێت تا مؤسساتی ئەم وڵاتەش لە پێناو بەرژەوەندی گشتی نەبێ بەداخەوە ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو دواوە دەگەڕێنەوە کێشەکانمان زیاتر دەبی بۆیش لە هەموو وارەکانی کایەکانی ئەم هەرێمە ڕۆژ لە دوای ڕۆژ کێشەکان تەنگەکان زۆر باش بەس ئەگەر ئێستایت مەسەلەن بیانوویەکی قانونی نییە بۆی کە حکوومەت پێگنێنرێ بۆنەکاندی دەڕانە سپێترێت چونکە ئێستا دەسەڵاتی ڕاستپەرنی سەرۆکی حکوومەت دراوە بە سەرۆکی ئەنجومەی دادوەری ئەو دەتوانێت ئەم ڕۆڵە ببینێگە سەرۆکی هەرێمیشمان نەبێ ئەم دەتوانێت ئەم ڕۆڵە ببینێ مادەم بە پێی قانون ئەم دەسەڵاتی هەیە دەکرێت بەڵام خۆی کێشەکە لەوەدایەکە ئێمە ڕێزمان بۆ سەروەری یاسانیە ڕێزمان بۆ یاسانیە بۆ بەدەما یاسایەکانی ئەوەی کە دەسەڵاتەکانی ڕێخستووە تۆ مەسەن لە هەرێمێکدا دەژی ئیتر خەمی ئەوە نییە مەسەن کە ئەگەر مەسەلە باوەڕت بە دیموکراسیەکەی نیە بە پرۆسە دیموکراسیەکەی نیە پێویست ناکە خۆت عەزێدەی خەڵکیش عەزێدەی خەڵک بگەوجێنی بێ هەڵبژاردن بکەی پاش 6 مانگ 8 مانگ لە هەڵبژاردن تۆ نەتوانی بێ دەرەنجامی هەڵبژاردنەکە تەرجمە بکەیت لە ناو مؤسساتە سیاسەکان ئەی قیمەتی ئەم هەڵبژاردنە چییە بۆ هەڵبژاردن دەکەیت کەواتە ئەمە پرۆسەکە خۆی لە ئەساسدا قیمەتی نییە بەلای ئەمانەوە کەواتە پێویست ناکە بە تەوافقە مادام بە تەوافقە هەر بە تەوافقی سیاسی خۆتان بیکەن پێویست ناکە مەسەن پرۆسی هەڵبژاردن بکەن خۆی واقعی ئەمڕۆی هەرێمی کوردستانیش لە نەوەتەکانەوە لە دوای ئەو شەڕی ناوخۆوە بووە بە دوو ئیدارە دوو وەزع دوو ئیدارە دوو قووەت دوو واقعەکە ئەوەیەکەوە دوو ئیتر تۆ هەرچی هەڵبژاردن بکەی ئەم تەرەف دەنگ نێنێ کورسی وەکو پێویستنەیە ئەم تەرەف وەکو کورسی وەکو پێویستنێنێ ئیتر تەنازل ناکە ئەمە واقعە چونکە ئەمڕۆ لە کوردستان هێز حکومڕانی دەکات نەک یاسا و دەستور ئێمە خاوەنی نەک ئیرادەی گەل نەک یاسا نەک دەستور ئەوەی حکم دەکات هێزی مادیە کە بەدەست دوو حیزبی حکومڕانەوەی لە هەرێمی کوردستان کوردستانیان دابش کردووە باشووری کوردستانیان دابش کردووە لە بنێوانی خۆیاندا ئیتر هەرچی کای سیاسی ئەم لایەیە دەسەڵاتی هیچ شتێکی نیە لەو بەر بە هەمان شێوەش لەو بەرەوە کە سیاسەکان هێزە سیاسەکەی ئەو بەردەسەڵاتێکی نیە لەم بەرەدا بۆیە ئەمە واقعەکەیە واقعەکە بەسەر لایەنە دەستوریەکەدا لایەنە قانونیەکەدا زاڵە بەڵێ سپاسکەم دواتەگەرم و لای بەڕێز کاکتۆرەگە بچینە هەورێر لای دکتۆر محەممەد کاکتۆر سوپاس بۆ بەشداری بەڕێژتان دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم بە دیاریکراوی لەسەر ڕێک نەکەوتنی لایەنەکان ئەوەی کە ئێستا لایەنەکان ڕێک ناکەون پێ دوایە لەسەر چیە لەسەر مەسلەی پۆستە لەسەر مەسلەی دروستکردنی شەراکەتە زۆر سپاس بۆ خۆت و بۆ بینەران و بۆ دکتۆر شۆڕش ئەوی ڕاستی بێ ئێمە با لە ئەوەکە ماهیەتی حیزبەکانە ناسین لێرە هەمومان چاچیانە ناسین ئەزانین چیەوە مەسەلەکە پۆستە ڕاستی بەڵام پۆستیش مهمە لەو کاتەیە ئەگەر یەکێتی ئێستاکە وەک کاک دکتۆری باسی کرد
لێرە لەسەر بنەمای هەڵبژاردن و احترامگرتن لە ئیرادەی گەل نییە لەبەرەوەی خۆی پرۆسەی هەڵبژاردن لە ئەساسا پڕی تەزویرە ئەو ساختەکاری تەزویرە بێ لەوەی هێزیش ئەخوا لەگەڵ هێزی ئەوجە هێزی ملیشیایی بێ یا هێزی ئابووری بێ ئەو دوورایانەش هێزی ئابووری و هێزی میلیشیاییان هەیە بۆیە دروستکردنی حکومەتی دادێ لە کوردستان پەیوەندیەکی وا تایبەتی نییە بە ڕێژەی کورسیەکان و بە ڕێژەی دەنگەکانی کە بەدەستیان هێنایە ئەو لایەنانە لە هەڵبژاردنە ئەکەوێتە سەر ئەوەی کە ڕاستی چۆنیەتی تەعاملکردن لەگەر زۆنەکانە لەگەر ئەو ناوچە ئابووریایی کە برێ ناوچەکانی کە سامانە سروشتیەکانی لێ لە بەندەستچێیە لەگەر بوونی هێز لەگەر بوونی زۆنێک ئیداری لە بەندەستیان ئەوانە بۆتە هۆیەوەکانی کە لە ڕاستی دەیانەوێ هەردوو لا دەیانەوێ ئەو بەرژەوەندیانەی هەیەە بمینێ من لێرە یەکشت هەیە ڕاستی ڕەنگاوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێت ئەگەر لایەنێک لەوانە سەیتەرە بکاتە سەر هەموو وەزع لە کوردستانە ئێمە بینین ئیمارەتێک دروستە بێ ئەو ئیمارەتەش ڕاستی لە بەرژەوەندی خەڵک نییە لەبەر ئێمە تەبیعەتی حیزبەکانە ناسین چۆنیان تەسەڕف کردی هەر یەک لە زۆنی خۆی بەو شێوەی کە تەسەڕفەکە بەو شێوەی کە تەعاملی کردیە لەگە بەرژەوەندیە گشتیەکانە لەگە خەڵکە لەگە ئابووریەکەیە لەگە گەندەڵیە لەوانەیە ئێمە ببینێتەوە بەو شێوەی کە ئێستا هەیە کە فەرزکردنی بیعنی نەوع شەراکەتێک بێ لە ناویانە نەک یەکیان ببێتە پاشکۆی ئەوەکەی تر ئەگەر وای لێ بێت من بە قەناعەتی من ئەوەی ئێستاکە کە بەو شێوەی پارتی دێ حکومەت تەشکیل کات ئەبێتە هۆی ئەوەی کە یەکێتی ببێتە پاشکۆی پارتی کە بۆ پاشکۆی پارتی ڕاستی لە 4 ساڵی دادێت ئەو جملە اقتصادیانەی ئابووریەکانی لە بندەست پارتیە جملەی ئاسایش لە بندەستی پارتیە دەرەوە لە بندەستی پارتیە تەعاملکردن لەگە سامانە سروشتیەکان لە بندەستی پارتیە ئەوانە هەمووی وا کات کە پارتی بێتە هێزێکی یەکەم لە 4 ساڵی دادێ احتیمالە ئەو هێزی برین پێشمەرگە یا میلیشیایەکە یەکێتی ڕاستی بەلای خۆی دەڕاکێشێ ئایا بە تەرغیب بێ یعنی بە کرین بێ یا بە تۆقاندن لەوەی کە نان بڕین بێ یا دەتوانێت هەندێک تاکتیکاتی کەس بەکاربێنێت بۆ ئەوەی پەرتوبڵاوی بکات لەو دەم ئەتوانێت بە 4 ساڵی دیکە سەیتەرە بکاتە سەر هەموو کوردستان و بیخاتە بندەستی خۆی زۆر باش کە لەگەر ویستی ئەو مەجموعەی لە حکومانە کارەکە ئەوە مشکلێکە بە نسبەت هەمومانەوە ئەوە نەکرد بە نسبەت خەڵکە بە نسبەت یەکێتیەوە بە نسبەت هەمومانەوە بۆیە من شێوەی تعاملکردنی یەکێتی لەگەر ئێستا ئەو وەزعی پێکیلانی حکومەت قەناعەتی من دەبێت من نەداتە سەر ئەوەی کە چەند کورسی هەیە لە پەرلەمانە وینەما ئەو زۆنێکی هەیە هێزێکی هەیە ئەویش سامانە سروشتیەکان لە منتیقەی ئەوە وجودی هەیە بەو شێوە تەعامل بکە زۆر باشە لە باتیەکێتی داوای سەرۆکی هەرێمەکەم یان سەرۆکی وەزیرانەکەم ڕاستی لەبەر ئەوەی سەرۆکی پەرلەمان ئەوە لەو بلاو لەولا من ڕێژ کراوە لە لای ڕاست و چەپی من ڕێژ کراوە یعنی سەرۆکی پەرلەمان هیچ ئیرادێکی نییە مەسەلەی دەسەڵاتی دادوەری لە کوردستانە هەر وجودی نییە ئێمە حاکمەکان نابینین وجودێکیان هەبێ بۆ ئەوەی فەرزی ئیرادەی دەسەڵاتی دادوەری بکا و قانون بسەپێنێ وەکو پاکستان ئێمە بینیمان لە پاکستان هێزی دادوەری سوڵتەی دادوەری بوو کە توانی حکومەتەکانی پاکستان بشچێنێ بۆیە ڕاستی ئیساکە ئەوەی تەنفیزی سوڵتەی تەنفیزی دەوری یەکەمە بینێ بۆیە من بە قەناعەتی من بم لە باتیەکێتی داوا یەکێک لە پۆستە سەرەکیەکانی دەسەڵاتی تەنفیزیەکەم زۆر باشە بەس بە کورتی ینی چۆن سەرۆکی پەرلەمان ئێستا لە دوولاوەمی ڕێژ کراوە بە کورتی بێ دواتر گرێم و لای بڕێزیشت بۆ من نازانم جاوە گۆڕان چ دەورێکی تیابینی بەڵام لەو لاوە سکرتێری پەرلەمان تەبعاً سەر بە پارتیە لەلایەکەی دیکەشەوەی جێگری سەرۆکی پەرلەمان هەم پارتیە بەبێ ئەو دووە سەرۆکی پەرلەمان هیچی پێ ناکرێت ینی بێ ئیرادە ئەکرێت تەنها ئەبێتە ناو لەوێ ڕاستی ئەوە دەورێکی نامێنێت کە ئەو دەوری ئەو بەتاڵە بێت
بەتاربوو دوایی بێ لەوەش لە کوردستانە بەڕاستی پەرلەمان ئەوەندە حسابی بۆ ناکرێ خۆ بینیمان لە ساڵانی پێشتر کە ئەویان کرد بانجی وەزیرەکانیانە کرد نێچیوان بارزانانی نەیەک وەزیر بچێتە پێش پەرلەمان لێ پێچینەوەی لەگەر بکرێلایشی کەشەوە خۆ بە خۆتان بینیتان لە پێش سەرۆکی پەرلەمان چۆن تەعاملی لەگە ئەندام پەرلەمانەکانە کرد. بەڵێ سوپاس دەکەم دواتەگرێم بۆ لای بەڕێز کاک تۆ شۆڕش سەبارەت بە کارکردنەوەی وەرە سەرۆکایەتی هەرێ یانی ئێستا زەرورە پێش پێکێنانی حکوومەت ئەم دامەزراوەیە کارا بکرێتەوە یاخود زەرور وابوو کە حکوومەت پێک بێن ڕئیس جام دامەزراوە کارا بکرێتەوە. من پرسیارەکە بەو شێوەیە کەمانی کاتی خۆی تەزمیت کرا سڕ کرا دەست پۆستی سەرۆکی هەرێم و تۆزە کرا بەسەر ئەم سێ دەسەڵاتەکەی تر ئایا مۆبەریر چی بوو بەهانە چی بوو بۆ ئەوەی کەوا زروفەکە ئەوەی دەخواست هیچ لە مۆزوعەکە دەکرا مەسەن لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەڵبژاردن بۆ سەرۆکایەتی هەرێمیش بکرێ وەختە و قانونەکەەوە خۆی بمێنێتەوە. بەڵام ئێستا دیسان مۆبەریر نییە کە تۆ هاتووی پاش ئەوەی کەوا تەزمیدت کرد سەرت کرد بێ جارێش بتەوێت کارای بکەوە بەبێ ئەوەی جارێتەوە لە ناو پەرلەمان هەنگاوت بۆ کێشە سەرچەکانی کۆمەلگا هاویشت بێ. کۆمەلگای کوردی ئەمریکا خەڵک دەیان کێشەی ئابووری کۆمەڵایەتی ڕوبەڕوو بۆتەوە کە پێویستە پەرلەمان بە پێ ئەوەی کەوا دەسەڵاتی تشریعی هەیە دەسەڵاتی چاودێری هەیە لەسەر سوڵتەی تەنفیزیەوە بێ ئەم ئیشانە جێبەجێ بکات تا ئێستا حکوومەت پێک نهاتوە تا ئێستا ئەو حکوومەتی هەیە حکوومەتی تەسریفی ئەعمالە تا ئێستا حکوومەتێکی نوێ پێک نهاتوە کە لێپرسینەوە لەگەڵ بکرێت لایەن پەرلەمانەوە کەواتە ئەمە ئێستا مۆبەرێک نییە بوو ئەوەی کەوا ئەم ئیشە ئەم قانونە بەکار بخێەوە قانونی سەرۆکایەتی هەرێم کارا بکەوە و ئەگەر نیەت ئەوەیە کەوا تۆ باز لە نووسینەوەی دەستور دەکەی مەسەلەکە لێ بگەڕێت تازە تۆ تەزمیدت کرد تاوەکو ئەو کاتەی ساڵێکی تر ساڵێکترەوە پەرلەمان بەکار کەوتوتەوە با دەستور دابدرێ لە ماوەی ساڵێکدا بۆچی لە عێراق لە ماوەی 6 مانگدا دەستور دانرا و دوایش لە ماوەی 6 مانگی تر ئیسفتای لەسەرکرا بۆ تۆ ناتوانانی وەکو هەرێمێک لە کاتێکدا تۆ دەڵێ من دیموکراتی زیاتر دیموکراتی ترم لە بەغا کەواتە کێشەکان ئەوەیە کە ئێمە موئەسساتەکان بەو شێوە سەیر دەکەین کە لە پێناو بەرژەوەندی حیزبەکان خۆیان و بەرژەوەندی کەسەکان باشە بەس ئێستا سیستەمەکە دەبێتە پەرلەمانی ئەگەر سەرۆک لە ناو پەرلەمان هەڵبژێردرێت سیستەمەکە بەتەواوی بێتە پەرلەمانی خۆی سیستەمەکە ئەو وەختە دەبێتە پەرلەمانی کاوەتێک کە پەرلەمانی دوو زۆریە پەرلەمانی کلاسیکی ئەوەیەکەوە سەرۆک دەسەڵاتی نەبێ تەنها دەسەڵاتی تەشریفاتی بێ وەکو ئەو سیستەمەی لە بەغدا هەیە بەڵام پەرلەمانی لادەر یاخود پەرلەمانی پێشکەوتوو پێی دەڵێن یاخود سیستەمی تێکەڵاو ئەمە ناوانەی هەیە ئەوە کاتێک کە سەرۆکی وڵات دەسەڵاتی فراوانی هەبێ دەسەڵاتەکەی تەشریفاتی نەبێ ئەو وەختە لە سیستەمی پەرلەمانی کلاسیکی نامێنێ دەبێتە سیستەمێکی پەرلەمانی پێی دەڵێن لادەر یا سیستەمێکی تێکەڵاو یا نیمچە سەرۆکایەتی یا نیمچە پەرلەمانی ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە هاوشێوەی ئەوەیە کە لە میسر و لە تونس و لە وڵات جەزائیر و لە وڵاتانە هەیە سیستەمێکی ئەوەی لە فەرەنسایە سیستەمێکی تێکەڵاوە جا تۆ ئێستا ئەگەر سەرۆک لە پەرلەمانیشەوە هەڵبژێردرێ بەڵام ئەبەو دەسەڵاتانەی خۆیەوە بمێنێتەوە کە زیاترە لە دەسەڵاتانەی کە سەرۆک لە سیستەمی پەرلەمانی کلاسیکی هەیەی ئەمە سەرۆک سیستەمەکە هەر نیمچە سەرۆکایەتێ نیمچە پەرلەمانی نابێتە پەرلەمانی کلاسیکی پەرلەمانیە ئەسلێکە وەکو ئەوەی عێراق ئەوەی پەرلەمانی ئەسلێکە پەرلەمانی ئەوەیەکەوە سەرۆک دەسەڵاتی تشریفاتی هەبێ هەموو دەسەڵاتەکان لە لای ئەنجومەنی وەزیرانە لای سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە چووکە ئەم لێپرسینەوەی لەگەڵ دەکرێت لەلایەن پەرلەمانەوە بەڵام لە سیستەمی نیمچە سەرۆکایەتی یا تێکەڵاوەکەی ئەوەی لای خۆمان ئێستا هەیە یعنی سەرۆک لەلایەن پەرلەمانەوە لێپرسینەوەی لەگەڵ ناکرێت لێپرسینەوەی لەگەڵ ناکرێت بۆ نمونە سەرۆکی فەرەنسا سەرۆکی میسر لەلایەن پەرلەمانەوە لێپرسینەوەی لەگەڵ ناکرێت بەڵام گوێمانە زۆر خەڵک دەبێت کە دەڵێ مادەم لە پەرلەمان متمانی پێدرێ پەرلەمانی ژەور دەسەڵاتی لێپرسینەوەی لێ بکات ناخێر لەبەرەوەی لە دەستور پەرلەمان ناتوانێت چونکە پەرلەمان پێی قانونیش دەکات بەڵام لە ناو قانونەکە شتێک نەهاتوە کە بڵێ پەرلەمان بۆی هەیە لە قانونی سەرۆکایەتی هەرێم بڵێ پەرلەمان دەتوانێت لێپرسینەوەی لێ بکات تەنها ئەوەندە هاتووە لە کۆتایی هاتنی کۆتایی ویلایەتی سەرۆکی هەرێم یەک بڕگە هەیە دەڵێ پەرلەمان بە ڕەزامەندی دوو لەسەر سێی دەتوانێت متمانەی لێ وەرگێتەوە هەروەندە دوو لەسەر سێی پەرلەمان ئەم دوو لەسەر سێش وەرزەم سێ لەسەر چارە بتەکید ئەم ڕێژەیەکی زۆرە کە لە ناو پەرلەمان پەیدا نەبێ بۆیە بەوە
کە بێ سەرۆک لە ناو پەرلەمان هەڵبژێری گرنگ ئەوەیە دەسەڵاتەکانی تا چەند تەشریفاتیە ئەگەر لەوە دەرچوو دەسەڵاتی تەشریفاتی و پرۆتۆکۆلی بێ دەبێ بە سەرۆکێشی خاوەن دەسەڵاتی فعلی ئەو وەختە لە سیستەمی سەرۆکایەتی نزیک دەبێتەوە بەڵام نابێتە سیستەمی سەرۆکایەتی پێی دەوترێ پلانی زانایانی دەسووری یا پێی دەڵێن سیستەمی نیمچە سەرۆکایەتی یا نیمچە پەرلەمانیە تێکەڵاو و هەندێک پێی دەڵێن سیستەمی پەرلەمانی لادەر و سیستەمی پەرلەمانی متەتەوەر پێشکەوتوو بۆیە سیستەمی پەرلەمانیە نەقیەکە کلاسیکەکە نامێنێتەوە ئەوەی کە مەسەن باشە دەستوری و گونجاوە مەسەلەن سیستەمی هێرێم پێچەوانی عێراق بێت لە ڕووی دەستوری عێراق شۆڕەکە پێدراوە ئەمە خۆی پێچەوانەی عێراق نییە ینی مەسەن ئەگەر سیستەمەکە بکرێتە نیمچە سەرۆکایەتی یان بکرێتە سەرۆکایەتیش پێچەوانەی عێراق نابێت چونکە لە عێراق نەیوت و عێراق دەڵێ مەسەن نیزامی حکم لە عێراق پەرلەمانیە دیموکراتیە ئەساسەکە نیزامەکە دیموکراتی بێ نەک پەرلەمانی سەرۆکایەتی تێکەڵ ئەمانە هەمووی سیستەمی دیموکراتین کێشە نابێ ینی ئەمە تەعاڕوزێک دروست ناکە لە نێوان دەستوری هەرێمی کوردستان قانونی هەرێمی کوردستان لەگەڵ دەستوری عێراق گرنگ ئەوەیە کەوا دیموکراتی بێ بەڵام کەی لە بنەما دیموکراسیەکان لایدا ئەو وەختە دەکرێت تەعنی لێ بدەی بۆی کەوا پێچەوانەی بنەما دیموکراسیەکانی دەستوری عێراقە بەڵام ئەگەر ئێمە بەیانی لە هەرێمی کوردستان سیستەمەکە بکەین بە سەرۆکایەتیە بکەین بە تێکەڵاو کێشەی دەستوری دروست ناکات لەگەڵ دەستوری عێراق بڵێن ناکۆکە ئەمە مشکلە نابێت. سپاس دەکەم کاک تۆر محەوت گەڕین و لای بەڕێز داماژت بەوە کرد کە هەندێک لایەن دەیانەوێت مرنشین لە کوردستانە دروست بکەن ینی ئەیلانەکانی تر دەبێت چۆن مامەڵەیان لەگەڵا بکەن. خۆی یعنی بەڕاستی دەسەڵات لە لای ئێمە شێوەیەکی ڕاستی ناسروشتیە کە ناسروشتی بوو بۆیە بینی دەبێت گومان لە هەموو هەنگاوێک بکەیت کە لایەنەکان دەیهاوێژن لە بۆ نمونە ئێمە باسیەوەکەن باسی تەوزیعکردنی دەسەڵاتی سەرۆکی هەرێمەکەی باشە تەوزیعکردنی دەسەڵاتی سەرۆکی هەرێم ئەیدەیە چێ ئەیدەیە سەرۆکی وەزیران سەرۆکی وەزیران لە چێە بینی بەڕاستی ئەوی لە یەک عایلە و لە یەک حیزبە من تێناگەم دەبێت تەناقڵ چ بێ لە بینی ینی ناکۆچی چ بێ لە بینی عائیلەکان لە بەڕێوەبردننی ئیدارەی حکوم لە هەرێمی کوردستانە هەمان بە یەک نەزرە و یەک بۆ چوونیان هەیە لەسەر چۆنیەتی بەڕێوەبردننی حکم و تەعاملکردن لەگەڵ ملەتا و چۆنیەتی بەدەستهێنانی زیاتر دەسەڵات ئەوەیە مشکلەکە من بە قەناعەتی من دەبێت ڕاستی تا ئێستاکە حالەتی برین ژیانی سیاسی لە کوردستانە نەبووتە حالەتێکی سروشتی هەتا نەبێتە حالەتێکی سروشتی ئێمە نبینەوە کۆمەلگایەکی سروشتیش بۆیە کۆمەلگایەکە ئێمە ڕاستی ئاستی ژیری و ئاستی پێگەیشتنی ئەوەیە کە ڕاستی ئەو شێوە حکومەی دااتە ئێمە ئەو شێوە بەڕێوەبرنەی دااتە ئێمە ئەگەر بێت و ملت وشارتر بێ ملت زیاتر ئاگاداری ئەوەکانی خۆی بێ هێزە سیاسیەکانی کە دێنە پێشەوە ئیلتیزام بکەن بە مەبادیەکانی خۆیانەوە بە بانگەشەکانی خۆیانەوە بە بەرنامەکانی خۆیانەوە تەنها بۆ گەونجاندنی خەڵک نەبێ من بە قەناعەتی من پێشکەوتن دێتە پێش بەڵام ئێمە ئەبینی حیزبەکان دائما هاتوونەتە پێش هەمویان بە یەک عەقلیەتەوە کارەکەن هەمووی لێ زادە یەک بەڕاستی زادە یەک منداڵدانن لە کاتێک ئابینی لە سەر چەند شتێک دەبینی هەندێک کەس لێک ئەتۆرێن حزب دروست دەکەن کاتێک ئەبینی ئەو حیزبە عینەن هەمان هەڵەکان و هەمان هەڵوێستەکانی حیزبەکانی دیکە تیکرارەکاتەوە ئەوە بۆیە ئێمە دەبێت بکەوێنێ ڕاستی بکەین ئەوەی حالەتێکی ڕۆشنگەری کە ئێمە چۆن بتوانین ئەو کۆمەلگایە لەم دۆخەی ئێستاە بگەینە دۆخێکی تر ئەویش لەسەر ئەساسێکی بڕاستی ڕێکخستنەوەی ژیانی سیاسیە لە لای ئەو کەسانەی کەواعینە لە لای ئەو کەسانی کە ئیتیمان بە داهاتووی گەل ئەدەن ڕاستی بە عام گەلی کوردستان ئەدەن بە عام ئەوەش ڕاستی پرۆسێکی بڕێک زەحمەتە لە ئێستاە لەبەر ئەوەی هەتا ئێستا کە من هەر هێزێک دروست بووە
توانێتی خەڵک کەسب بکە بەڵام وای لێ کردێک ئەو خەڵکی تووشی بێتەی تووشی بێهیوایی کردیە نەتیجەی ئەو تکراربوونەوەی هەمان شێوەی کار و کردارەکانی حیزبەکانی بێهیواییەک دروست بوو ئەبینین لە هەر بجاردننی ڕابردوو 16 خەڵکی کوردستان نەچۆتە دەنگدان بۆ نەچۆتە دەنگدان غێر لە هەڕەی حیزبەکان بووە لە ناکارامەیی ئەو سەرکردانە بووە کە حیزبانیان بەڕێبردیا بە دەسەڵات و بەغێری دەسەڵاتەوە بۆیە خەڵک متمانەی پێ نەما بەڵام خەڵک لەگەر ئەوەشە باوەڕیشی بەخۆی نامینێت کە بتوانێت هەنگاو بنێت بۆ گۆڕانکاری لە کۆمەلگایە و لە سیستەمی سیاسیە. بەڵێ بەس بەرە زوو هەندێک لایەن دانەوێ بەسەر منشین دروستکەن دۆخی هەرێم لەبارە بۆ دروستکردنی میرنشین؟ بەڵێ مەسەلا دەزانی چۆنە بۆ دۆخی هەرێم لە بلای ئێمە ڕاستی تەبیعەتی دەسەڵات لەلای ئێمە تەبیعەتێکی مشەوە هەبوو لەبەر ئیعتیمادی لەسەر ناوەوە نییە لەسەر تەمسیلی گەل نییە لەسەر هێزی دەرەچیە پاڵپشتی هێزی دەرەچی و سەردانواندنیان بۆ هێزە دەرەچیانە هەبوونی مەلیشیا هەبوونی پارە بەدەستەوەگرتنی جملەکانی ئابووری بەو شێوە وایان کردێک کە زروفێکی ناتەبیعیان دروست کردووە ئەو زروفە ناتەبیعیش نایانەوەی ئیستیقرار هەبێ لە کوردستانە ڕاستی نایانەوەی ئیستیقرار هەبێ نە لە کوردستانە نە لەگەڵ حکوومەتی مەرکەزیشە چکە ئیستیقرار لە بەرژەوەندی ئەوانە نییە بۆ لەبەر ئەوەی ئەتوانێت هەندێک شعارات بە خەڵک بفرۆشێتەوە مەسەلەی کوردایەتیە مەسەلەی ئیستیادە مەزەنە بۆ نمونە لە کەرکووک ئەگە سەیری کەرکووکەی ئەگەر بەهات بە محافزێکی کوردیان دابنابایە کە لە سەلاحیەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە بعد بە پارێزگارێکی کوردیان دابنابایە کورد تووشی ئەو نەهامەتیانە نابوو لە کارکووک بوو دروستبوونەوەی حەملەی تعریب بەڵام لەبەر ئەوەی بەرژەوەندی لایەنێک یان بەرژەوەندی یان ناکۆچی بەرژەوەندی دوولایەن ئەبێتە هۆی ئەوەی کە من بە یەکتر دانانوێنن بەڵام ڕازینە بەوەی کابراایەکی عەرەب بێت لەوێ بە شێوەیەکی شۆڤێنی تەسەڕوو لەگەڵ خەڵکی کورد دەکات و مشکلێکیشیان نییە بۆ مانەوەی ئەو زروفە ناتەبیعیە ئەتوانێت بە خەڵکی بفرۆشێت کە ئێمە مشکلەمان هەیە لەگەر حکوومەتی عێراقیە ئێمە دەبێت کوردایەتیەکەمان قاڵکەینەوە ئێمە دەبێت بەدوی فران کەس بکەوین فران هێز بکەوین بۆ ئەوەی زیاتر دەیەوێت زیاتر هەژمونی خۆی بسەپێنێ بەو شێوەی کە لەسەر ئەوەی لەسەر معاناتی خەڵکی دیکە ئەو نەو عەبیرکردنەوە لە سیاسەتە بەڕاستی نەک ئەوە سیاست نییەوە ئەوە دەجالیە ئەوە ئیستیقلالکردنی خەڵکە بۆ بەرژەوەندی تایبەت بۆیە ئەو هەژمون بوونی هەژمون ڕاستی ئەوەی هەژمون لەسەر ئەساسی هێزە ئێمە ئەبینین یەکێتی ڕاستی بابرێنی یەکێتی ڕاستی لە سەرکردایەتیە هێزێکی پەش و بڵاوە ناتوانن قەرارێکی یەکگرتوویان هەبێ ناتوانن لە کۆبوونەوەکانە گەڕاڵەی پرۆژەی خۆیان بکەن بۆیە ئەتواندرێت تەلاعوبیان پێ بکرێت و بێلەوەی بەرژەوەندی متەناقیز هەیە لە ناو سەرکردایەتی یەکێتیە بۆ ئەوەی بۆ ئەوەیەکی دیکەت بۆ ئەوێکی تر باز بکەم نقطێکی تکە زۆر گرنگە لە ناو یەکێتیە ڕەنگە هەندێک ئەندام مەکتەب سیاسی هەیە ئەتوانێت بە هەندێک بەرژەوەندی تایبەتی بچووک ڕازی ببێت بەڵام لایەنێکی دیکە ئەیە کە تەمسیلی شێخانی تاڵەبانیەکە بەرامبەر بەتێ شێخانی بارزانانی احتیمالە ئەوان نیانەوە سەردا بڵێنن بۆ لەو پرۆسەی کە ئێستا ڕێواچێ بۆ دروستکردنی حکوومەت. بەڵێ سوپاس دەکەین کاک دکتۆر بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زرگوێز فانسینێت
هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقی بکەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێک سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک تۆ شۆڕش حەسەن گەرم و لای بەڕێز ویست تعلیقی لەسەر مەسەری میرنشین بدەیت. لە کوردستانە میرنشین هەیە؟ بەڵێ میرنشین لە کوردستانە هەیە، چکە ئەوەی لە کوردستانە دەگوزارێ ڕاستە بەڕووکەش باز لە دیموکراسی و هەڵبژاردن و ئەو شتانە دەکرێت، بەڵام ئەوەی لە دووە پشتی ئەم پەردەوە حکوم دەکا هێزە و ویراسەیە. ئێمە بۆ ڕێگاکانی وەگرتنی دەسەڵات و دەستا و دەستکردنی دەسەڵات ڕێگای دیموکراتیمانەیە و ڕێگای نادیموکراتیمانەیە. ڕێگا دیموکراتەکەی ئەوەیە کە هەڵبژاردننی ڕاستەقینەیە، هەربارنی ئەمە نییە، لە کوردستانە نەبوو هەڵبژاردننی ڕاستەقینە کە گەل تایدا تا گزارشی لە ئیرادەی خۆی کردی بێ و ڕێزیە و ئیرادەیە گیرا بێ، ئەمە نەبووە لە هەموو هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. هەر لە هەڵبژاردننی ساڵی 1992 کە خەڵک بە گوڕوتوینێکی زۆرەوە چوو بەشداری کرد، بەڵام دەرەنجامی هەڵبژاردنەکە ڕێزی لە ئیرادەی خەڵک نەگیرا ئەوە بووکەوە دەورەیەکی پەرلەمان تەواو نەبوو، شەڕی ناوخۆ بوو، پێچەوانەی ویستی ئیرادەی خەڵک دروست بوو. ئەمجا ڕێگای نادیموکراتەکان بۆ دەستا و دەستکردن و وەگرتنی دەسەڵات ڕێگای میراتگریە، ڕێگای هێزە، ڕێگای دیاریکردنی زیاتیە. واتە من یەکێک دیاریکەم دوای خۆم ببێ بە حاکم، بەڵام ڕێگای میراتگری من کوڕەکەم بێتە شوێنم، کچەکەم بێتە شوێنم حکوم بکە، و ڕێگای هێزیش ئەوەیە کە بە حکومی هێز ئەوە بکەم. ئەوەی لە کوردستان هەیە ئەمڕۆ لەسەر ئەرزی واقع لە لای هەردوو هێزی حکومڕانی خاوەن هێزی مادی بە هەموو هێزی مادی کە دەڵێم بەهۆی هێزەوەیە بەهۆی میراتگریەوە حکم دەکرێت سیرکە. یعنی مەسەن تۆ حیزبێک سکرتێرەکەی وەفات دەکا پاش چەند ساڵێک ناتوان کەسێک تا ئێستا مەسەن کەسێک دیاری نەکراوە کە لە جێگاکەی دانیشێ. ینی تەقدیس بەو شێوە بەو ڕادەبەدەرە ئەمە مبالەغەیە بەڕاستی. هەموو کەس دەڕوا کەسێک دێت لە شوێنەکەی دانیشێ، و ئەگەر بۆیە مەمەش بۆ ئەوەیە کەوا شوێنەکەی قەتیز بکرێ بۆ ئەم خانەوادەیە، بۆ ئەم بنەماڵەیە، بە هەمان شێوەش لەوبەر حتا حیزبەکانی غەیری پارتی وێچێتیش ئەمانیش ئێستا بنەماڵەیی لە ناویان پەیدا بووە. تۆ ئەمانیش بنەماڵەیی دەوری خۆی هەیە، کەواتە ئێمە لە کوردستان بەرەوە ئاقارە دەڕۆینکەوە هێز و میراتگری دەور دەبینێتە دەستا و دەستکردنی دەسەڵات. بۆیە تۆ بە هەموو ئینتیخاباتێک خەڵک لەم ئینتیخاباتی ڕابردوو 135 بەشداری نەکرد، طبعا 135 کەمتر بوو ئەوەی بەشداری نەکرد، ینی 135 ئەوەی بەشداری کرد 135 کەمتر بوو، بەڵام ڕسمیەکە وا دەڵێ ڕسمیەکە دەڵێ 135 بوو. ئەمە لە هەر وڵاتێشتر بێ ئەم هەڵبژاردنە دەبێ باتڵ بکرێتەوە لە بەرەوەی لانی کەم هەڵبژاردن تەحسیل ئاسل ئەوەیەکەوە نیوەی خەڵک سێ بەشداری دەنگ بدا لەسەر سندوقەکانی دەنگدان، بەڵام هیچ حساب بۆ ئیرادەی خەڵک نەگیرا. هەڵبژاردنەکان دەکرێت بەو حاڵەشەوە هەڵبژاردنەکە دەکرێت هەر ڕێز بۆ ئیرادەی خەڵک ناگیرێت، کەواتە ئەوەی کە حکم دەکات لەسەر ئەرزی واکە ئەوەیە ئەو دەسەڵاتەیە کە بە حکومی هێز بە حکومی خانەوادەیی میراتگری بەدەست تاقمێکەوەیە حکمی ئەم هەرێمەی پێ دەکەن. جا بۆیە لەم دۆخەدا حتمما حکمی میرنشینی و پاشایەتی دروست دەبێت. لە کوردستان بەڵام نەک پاشایەتی
نەک پاشایەتی بەداخەوە پاشایەتی دەستوری نا پاشایەتی ڕەها پاشایەتی ڕەها چکە ئەمانە پابەنین بە هیچ دەستور و قانونێکەوە بەڵام مەسەن بۆ منە تۆ ئێستا لە بەلسیکا ئێمە بەرەوە دەڕۆین پاشایەتی ڕەها پاشایەتی ڕەهایە پاشایەتی ڕەهەیە بەڵێ ینی تر تۆ ناوی پاشانی بەڵام پاشایە حاکمێکی مطلقە حاکمێکی مطلقە پابەنیە بە دەستورەوە لەسەروی دەستور و قانونەوەیە بەڵام تۆ مەسەن سیر کە لە بەریتانیا لە بەلچیکا پاشا پابەندە بە دەستورەوە ناتوانێت لە دەستور و قانون لابدا دەسەڵاتی بە دەستور کۆت کراوە ئەمە لە هەموو وڵاتان بۆ بشێوەیە لە حکمی پاشایەتی ڕەها بەڵام ئێمە تازە بەرەو حکمی ڕەها دەڕۆین جا ئەو حیزب و لایەنە سیاسیانەی کە خاوەنی هێزی مادین لە هەرێمی کوردستان خاوەنی ئەو دەسەڵاتە ڕەهایەن لە سەروی یاساوەن لە سەروی دەستورەوەن بۆیەش تۆ هیچ شتێک نییە دەستیان ببەستێتەوە بۆیە مەسەن کێشەکانی ئێمە تەنگژەکان دەبینی مەسەن پاشی ئەمە 1970 ڕۆژە نازم زیاترە حکوومەت پێک نهاتووە پەرلەمان خاوەنی ئیرادەی خۆی نییە ئەمڕۆ لە کۆبوونەوە دوا دەخا لە بەرەوەی تەلەفۆنێکی بۆ دەکرێت لە مەکتەبی سیاسی حیزبەکەەوە دوای خەن مە چۆن ئەمە نوێنەری منە یان نوێنەری حیزبەکەیەتی ئەمە گەر نوێنەری من بێ بەو شێوەیە هەڵسوکەوت ناکە یا ئەو شوێنە چۆل دەکا دەڵێ من ئەندامی پەرلەمان نیم نوێنەری خەڵک نیم ئەگەر نوێنەری من بێ ئەوە ناکە بەڵام نوێنەری من نییە نوێنەری حیزبەکەیە نوێنەری خەڵک نییە کاتێک کە پەرلەمان بەو شێوەیە بوو دیکۆرە دەسەڵاتی تەنفیزی دیکۆرە هەمووی دیکۆرە ئەوەی لە پێش ئەم دیکۆرە حکم دەکا حیزبە سیاسەکان کە خاوەنی هێزی مادین پەرلەمانتەنا دیکۆرێکە بەڵێ دیکۆرێکە ئەمڕۆ نییە دیکۆرێکە لە 92 دیکۆرێکە لە بەرەوەی تا ئێستا نەیتوانیوە ئەرکە سەرچیەکانی خۆی بە جێبگەێنێت لە چاودێریکردنی حکوومەت لە چاودێریکردنی داهاتی ئەم وڵاتە کە گرنگترین ئەرچی پەرلەمانە کام سەرۆژی پەرلەمان دەگری تا ئێستا بێنە لە پرسیینەوەی لەگەڵکە نازانێت داهاتی ئەم وڵاتە سەرچاوەکەی لەکوێوە بۆ چەند بۆ چۆن سەرف کراوە سپاس دەکەم کاک دکتۆر محەممەد گەرم وڵای بەرز سەبارەت بەوەی کە پارتی مەسەلە حەقی خۆی نییە کە هەموو جونگە هەستیارەکانی لابێت مادام 45 کورسی هێناوە نا حەقی خۆی نیە زانی بۆ حەقی خۆی نییە ڕاستیەوە تۆ کاک تۆ شۆڕشیش باسی کردنی لەوە پێش باسم کرد لەبەر ئەوەی بەڕاستی ئێمە مەسەلەی دیموکراسیەت شتێکە شکلێتێکە لەبەرەوەی هەموو هیوا هەموو هێزێک ئەخەنە گاڕ هەموو شێوەیەک کارێکەکەن بۆ ئەوەی کورسی بەدەست بێنن کورسی بەدەستهێنان لەسەر ئەساسی ساختەکاری لەسەر ئەساسی کڕینی زەمی لەسەر ئەساسی کڕینی کۆمیسیۆن لەسەر ئەساسی پڕکردنەوەی سندوقەکان ئەوە کەی باسی ئەوواکرێت من نازانم چۆن ئەوە 48 هەیە ئەو 45 هەیە کە 20 هەیە ئەویت کە 12 هەیە و 8 هەیە ئەوانە هەمووی حیساباتێک کە ڕاستی بۆ من هیچ معنایەکی ناگەێنێت لەبەر ئەوەی دەبێتە هەبێت دەبێت دیموکراسیەت لە بە بنەماکانی دیموکراسیەت ئەوەیە کە ئیرادەی خەڵک احترامی بچیرێ لێ بگەڕێی خەڵک بە ئیرادە و بە ئازادی دەنگ بدات هەموو ئەوێکی بۆ فراهم بکەی بۆ ئەوەی بتوانێت ئەو دەنگە بە شێوێکی دیموکراتیانە دەنگی خۆی بدات باسی ئەوە بڵێ پارتی یان یەکێتی بۆیە من ئێستاکرد لەسەر ئەساسی ئەوەیە کە چۆن ئەو کورسیانە بەدەست هاتیە بە شێوەیەک بەدەست هاتیە من بە قەناعەتی من هیچ علاقەی بەوە بە هەڵبژاردن و بەڕێی خەڵکەوە نییە بەڵێ بەس سەبارەت بەوەی کە ئەو کاری چێکە پارتی بۆ نمونە ئامادە نیە وەزارەتی سامانە سروشتەکان مەسەرەن ناوخۆ پەیوەندیەکانی دەرەوە ئەنجومەنی ئاسایش بەلایەنەکانی تر بدات ئەوە بزانە لێرەدا دەمەوێت ئەوە باسکەم ڕاستی شێوەی دروستکردنی حکومت ئەسلەن لێرە غەڵەتە من وەختی خۆی لەگە کاگنێ شیروان چێ باسم کرد من لەگەرەوە نەبووم کە گۆڕام چێتە ناو ئەو حکومەتی پیانوت بنکە فراوان لە 2013 ئیتفاقیان کردو لە 2014 حکومت تشکیل کرا من لەگەرەوە نەبووم ڕاستی ئەو ئێوارەی کە نەتیجەی ئینتیخابات دەرچوو هەر پاش نەتیجەی ئینتیخابات من چوومە لای کاگنێشوان لێمی پرسیوتی هاڕات چیە بەرامبەر بە نەتیجەکە وتم کاگنێشوان لەو زروفەی کە ئەژین من بەڕاستی پێم وابی نەتیجەیەکی باشمانی نایە لەبەرەوە 24 کورسیمانی نایە تەسبیتی قەواعیدی خۆمان کرد لاوەیە لە کوردستانە ئەو جامیمەوەی لێرەوە ئینتلاقین بۆ
باشترکردنی وتی چۆنە بێتم لە بەوە بێمە 4 ساڵی کەش معارەزا بین ئەو 4 ساڵی کە معارەزا بین ئێمە ئازانی ئەو حکوومەتە هیچ شتێکی نییە بۆ خەڵک هیچ دەستکەوتێکی نییە بۆ خەڵک نەتیجەیەوە ئێمەش بەو نەفەسەی ئێستا کار بکەین ئەبینە زۆرینە لە داهاتووە وتی ئەکە ئێمە وتمانە بەرەو دەسەڵات وتم کاگنێشوێن ئێمە نەماوەتەوە بەرەو دەسەڵات ئێمە وتمان دەسەڵاتە گرینە دەست کە نەمانتوانی دەسەڵات بگرینە دەست ئێستاکە خەڵک دەڕێی نەدانیە یان نەمانتوانی ئەو ڕێژەی بێنین ئێمە 4 ساڵی دیکە معارەزا بین وتی خەڵک داوای پۆست یەکەن دم کاگنێشوێن تۆ دایرەی عەمەلت دانەنا کار بۆ خەڵک بدۆزیەوە ئیشی ئێمە بەرنامەیەکی سیاسیە بۆ بەدەستنیانی ئەو بەرنامە سیاسیە کارەکەین هەر کەسێک ڕازیە لەگەرمانە هەر کەسێک ڕازی نیە با بڕوە بەڵام بەداخەوە فەرزیان کرد بەسەر کاگنێشیرانە کە بچێتە حکوومەتەوە باس ئەوەشم پێوت کاگنێشیران کە حکوومەت دروست دەکرێ دەبێ بە تەنیا نەچی لەبەر ئەوەی ئینفرادتان پێ بکە پارتی ئەو دەم هیچ بەرنامێکی نابێ ئەو حکوومەتە ئێوە دەبێ هەمووتان پێکەوە لەگە حیزبەکان دانیشن بەرنامەی گەڕاڵە بکەن بڕۆ لەگە پارتیا دانیشن یا هەر پێنجتا لەگە پارتیا دانیشن بەرنامەی حکوومەت گەڕاڵە بکەن لەسەر ئەو ساسە ئیلزامی حکوومەت بکەن کە دەبێ ملتەزم بێ بەو بەرنامەوە بەو شێوە ئەکرێت دەبێ میکانیزمیشە بێ کە حکوومەت ئیلتیزامی نەکرد بەو بەرنامەوە بتوانێت خۆتی لێی بکشێەوە بەڵام ئەوانە هیچی نەکرا ئێستاش کە شێوەی هەر حیزبێک و بەتەنیا چێ لەگە پارتی پێک دێت پارتی ئینفرادیان پێکا لەوێ دەبێتە پۆست لەبەرەوەی هیچ حیزبێک هیچ حکوومەتێک ناتوانێت 5 بەرنامە هەبێ یا 4 بەرنامە هەبێ یا 3 بەرنامە هەبێ لەگار حیزبێک و شێوەیەکی بەرنامە هەبێ معناوە ئەگەر ئەوە بوو معنای هیچ بەرنامە نابێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕەها ئەبێ لە چۆنیەتی کارکردن بەبێ ئەوەی گوێ بداتە ئەو حیزبانەوە ئەگەر هەر قسەیان کرد بێ لەگەر ئەو حیزبانەیە ڕاستی جێهای لێ دێت ئێستاش بەو شێوەیە کە ئێستا حکوومەت تەشکیلە بێ بە قەناعەتی من نەفسی شت لێ دێت سەرۆک وەزیران ڕەها بێت دەسەڵاتێکی ڕەها بێ بەرامبەر بە وەزیرەکان بەرامبەر بە حیزبەکانی دیکەش بۆیە هەر ئەگەڕێتەوە ئەوەی کە دەسەڵاتەکە کەوێتە دەست پارتی بەڵێ بە زۆر بە کورتی خولەکێک سەبارەت بەوەی کە باز لە دوو ئیدارەی دەکرێت پێ دوایە ئەمە بێتە جێ ئەگەر مەسەلەن یەکێتی بەشداری نەکایە خۆت پارتی بەتەنیا دەتوانێت حکوومەت پێک بێنێت بە کورتی بێ سوپاس دەکەم نەخێر پارتی ناتوانێت حکوومەت ناتوانێت حکوومەت پێک بێنێت پارتی بەبێ یەکێتی لەبەر ئەوەیە بێتە دوو ئیدارە کە بۆ دوو ئیدارە معنای وایە لە سوڵتەی جێگرەوەی پارتی و سەرۆکی پارتیە درێ ئەوەش ئەبێتە نەنگێکی گەورە بۆ ئەو کەسە بۆیە بە قەناعەتی من ناتوانێت بۆیە من داوا لە یەکێتیەکەم ئیسرار بکە لەسەر ئەوەی کە بەڕاستی جنگەکانی دەسەڵات نەداتە پارتی ئابووریش و ئاسایشیش و هێزی پێشمەرگەش بۆیە ئەگەر بە هەردوو لە پێ بەرەوەی ئێمە بڕاستی هێزی پێشمەرگە ئێمە هێزێکی یەکگرتومان نیە ئێمە دەوڵەت نینە ئێمە شێوەی کارکردن لەو کوردستانە شێوەی دەوڵەتی نەگرتە حکومڕانی نەگرتە دەسەڵاتە ئەو دەسەڵاتش هەر حیزب بە شێوەیەک بەکاری دێنێ بەڵێ سوپاس دەکەین کاک دکتۆر شۆڕش سەبارەت بەوەی کە لەو پرۆژە یاسای کارەکردنەوەی سەرۆکایەتی هەرێم باز لە هەڵبژاردننی ئاشکرا دەکات لە ناو پەرلەمان سەرۆکی هەرێم بە دەنگدانی ئاشکرا دەنگی پێ بدرێت ئەمە لە ڕووی دەستوریەوە ڕێگە پێدراوە پێچەمانەی ئەمە پێچەوانەی پرەنسیپ و بنەمای دەستوری بنەما دەستوریەکانە چکە هەموو هەڵبژارنێک لە بۆ پەرلەمان بێ بۆ سەرۆکایەتی پەرلەمان بێ کە لە ناو پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرن بۆ ئەندامانی ئەنجومەنی پارێزگای بۆ هەر شوێنێک حتا بۆ نوێنەری مامۆستایان بێت لە زانکۆ مەسەن کە دەکرێت بەنهێنی دەنگدانی نهێنی کە بوو بە دەنگدانی ئاشکرا قیمەتی نامێنێتەوە چکە دەبێت سڕی بێ بەنهێنی بێ بۆی بن بتوانم بە ئازادی گزارش لە ئیرادەی خۆم بکەم بەڵام بە ئەگەر بە ئاشکرا بێ ئەم ئازادیم بۆ نامێنێتەوە بۆیش وەکو مەبدەئێکی دەستوری هەموو هەڵبژارنێک پێویستە بە سڕی بکرێت ئەمە پێچەوانەی بنەما دەستوریە دەنگدانی سەرۆکیرێن باشکرابێ لە ناو پەرلەمانە بۆچی ئەمەدانراوە ئەمە شەرف جۆرێکە لە پێشێرکاری یاسایی کە پێشێرکاری بنەما دەستوری یاساکان کە کراوە بۆ وەرژەوەندی تایبەتی دانراوە هیچ شتێک یعنی هیچ شتێک کە دادنرێ ئەم لە قانونەکە خۆی دانراوە بۆ بەرژەوەندی تایبەتی دانراوە و ئەو بەو شێوەیەش کە ئەم مادەیە خراوەتە ناوهینەوە بۆ بەرژەوەندی تایبەتی تاوەکو بتوانن مەسەرەن
ئەم کەسێک کە دێ کاندید خۆی کاندید دەکات کەسێک منم تۆی هەر کەسێکە بە مەبەستی خۆیان مەسەن هەموو خەڵکێک نەتوانێت بە ئازادی دەنجی پێچەوانە بدات دەنجێک دەنگدا بە دژی ویست و ئارەزوی ئەو نەتوانی دەنجی بۆ نەدا زۆر بە ناچار بێت کە 10 ساڵ بڕێ دەنجی بۆ بدات ناو پەرلەمان بەڵام ئەگەر بەنهێنی بێ ئەو وەختە هەر کەسە بۆ خۆی ئازادە تابیر لە ئێرادەی خۆیانە پێویستمان بۆی کە دەسەڵاتەکانی سەرۆکێرێ کەم بکرێن لە بەرامبەر دەسەڵاتی زیاتر بە دامەزراوەکانی تر بدرێت ئێمە یعنی پێویستمان بۆیە کەەوە بەڕاستی سەرۆکی هەرێم دەسەڵاتی پرۆتۆکۆلی هەبێ مادەم ئەنجومەنی وەزیرانمان هەیە ئەنجومەنی وەزیران لە بەرامبەر پەرلەمان بەرپرسە ئەگەر هەرچەندە وەکووتم هەمووشی دیکۆرە بەڵام ئەگەر بە بەلانە هینەکەشی وەگرین ڕووکەشەکەشی وەگرین با بەو شێوەیە بە باشترە بەڵام کە ئێمە لەبەر ئەوەی یعنی دەمانەوێت هەموو خاوەنی دەسەڵاتەکە دەسەڵات بین بەرژەوەندی تایبەتەکانمان پارێزین بۆیە سیستەمی سیاسی بەم شێوەیە لە هەرێمی کوردستان دادەڕێژین ئێمە کێشە نییە مەسەن تۆ دەسەڵاتی فعلیش دەدەی بە سەرۆکی وڵات بەڵام دەبێت لە بەرامبەر ئەم دەسەڵاتەدا ئالیاتی بۆ لێپرسینەوە دابنی لە ناو قانونیە لە ناو دەستورەکەدا لە ناو قانونی سەرۆکایەتی هەرێم لە ناو ئەمەش ئەم ئالیەتە دانەندراوە لەناو ئەو پرۆژەی کە پێشنیار کراوە ئەم ئالیەتە دانەندراوە بۆ لێپرسینەوە لە سەرۆکی هەرێم چکە نابێ ئەم دەسەڵاتانەی هەیە لەوانەیە ئەم دەسەڵاتە خراپ بەکاربێنێ کە خراپی بەکارێنا چێ ڕێگەی لێ دەگرێت دەبێت زیهەتێک دەسەڵاتی داگوێک لەم خولە ناتوانێت لێپرسینەوە بکات ناتوانێت لەبەرەوەی لە ناو قانونی سەرۆکایەتی هەرێم ئەمە دیاری نەکراوە پەرلەمانیش ئەگەری شێککە دەبێت بە قانون بکات کەواتە مەجای لێپرسینەوەنی هەر ئەوەی کە باسم کرد ئەگە پەرلەمان بە ڕزامەندی وابزم 3 لە سەرچارەیە 2 لە سەرسەی دەنگەکانیتی دەتوانێت متمانەی لێوەگرێتەوە ئەم ڕێژەیە زۆر بە زەحمەت لە ناو پەرلەمان کۆ دەبێتەوە بۆی کە تۆ متمانە لە سەرۆکی هەرێم وەربگریەوە هیچ ئالیەتێک بۆ لێپرسینەوە بۆ تاحقیقکردن لەگەڵی دانەندراوە لە ناو قانونی سەرۆکایەتی هەرێم دوا قسە ئەوەیە کە مانشێتەکە مەسەن لە بۆ تەفلیقە کە دەستی لە کارکێشاوە بە حکمی هوشیاری خەڵک بوو ناچاری کرد کە دەست لە کارکێشێتەوە لە ساڵی 1970 لەسەر حکومەت تا ئێستا سەرۆکە ئەگەر لێگەڕا بە خەڵک بێدەنگ بوو بە ئەم جارش خۆی کاندید دەکردەوە 4 ساڵی تریش لەوانەیە 8 ساڵی تریش سەرۆکایەتی کەواتە ئەوەی وەزعەکە دەگۆڕێ لە پاڵ ئەوەی کەوا ئەگەر دەسەڵاتداران حاکمەکان پابەند نەبوون بە دەستور و بە قانونەوە ئەوەیە هوشیاری خەڵکە فشاری خەڵکە لە بەرامبەر حاکمەکان بەداخەوە کە لە هەرێمی کوردستان ئەم فشارە تا ئێستا غایبە لەسەر دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان بۆیش ئەمان بەو شێوەیە بە ئارەزی خۆیان بەو شێوەیە حکومڕانی خەڵک دەکەن پێویستە خەڵک فشار بکە ئێستا پێویستە خەڵک وشیار بێ و فشار دروستکە لەسەر دەسەڵاتی هەرێمی کوردستان سپاس بۆ بەڕێزان دکتۆر شۆرش حەسەن مامۆستای زانکۆ کە لە ستۆری سەرەکی لەگەڵ مامی وێرا دکتۆر محەممەد کیانیان دایم پێش پەرلەمانی عێراق کە لاولێرەوە لەگەڵ مامی سپاس بۆ بینێراین بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ